ئیسلامیەکانی کوردستان ڕۆ و تووندڕەوی دروستبوونەوەی ڕەوتە تووندڕەوەکان سۆشیال میدیا و مزگەوت و تەنانەت ئێستا ناوەندە مەعریفی و هونەریەکانیشیان چەنیوە کۆمنت و پۆست و هەڵمەتی فراوان و توند ئەمە نیشانەوەی ناسینی جیلی نوێی ڕەوتە ئیسلامیەکانە بە تایبەت یەکگرتووی ئیسلامی و بەشێک لە سەلەفیەکان ئەوان لەسەر هەموو باس و خواسێک ساز و ئامادەن و بەردەوام قسەیان هەیە لایەنگرانی ئیسلامیەکان بە تەواوی گوشاریان هێناوە بۆ هەموو هونەرمەند و سینەماکار و نووسەر و ڕۆشنبیرێک هەر نووسین و تێکست و شێعر و شانۆیەکیان بەدڵ نەبێت ئیدی حەملەی تەخوین و سوکایەتی و جنێ و دەست پێ دەکات ئێستا وەکو جاران نووسەران ناتوانن ڕای تایبەتی خۆیان بڵێن ئەویش تەنها بە خاتری خۆپارێزی لەو هەڵمەتە ئەعلامیانەی ئیسلامیەکان دەیکەن تەنانەت لایەنگری پارتە ئیسلامیەکان خۆیان لە جنێ و تەشیر و سوکایەتی و بوتانیش ناپارێزن ئیسلامیەکان وەبیر دەکەنەوە کە ئەگەر بەو شێوەیە ئامادەییان هەبێت لە سۆشیال میدیا ئیتر پێویستیان بە خەرجکردنی پارەیەکی زۆر نابێت بۆ دروستکردن و بنیادنانی دەستگا میدیاییە زەبەلاحەکان و تۆڕە ئیعلامیە فراوانەکان هەر نووسەر و سیناریستێک بەشێک یاخود دێڕێک لە نووسینەکەی بە دەردی ئەوان نەخوات و دژی بیرکردنەوەیان بێت ئیدی دەبێت بە تەواوی خۆی ئامادە بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڵمەتێکی قورس و سەختی جنێ و سوکایەتی ئەم ڕەفتارەی لایەنگرانی پارتە ئیسلامیەکان زۆربەی ڕۆشنبیرانی تووڕە و نیگەران کردووە بەڵام دیسان بەهۆی کاردانەوە توندەکان ناتوان و ناوێرن بە ئاشکرا هەڵوێستی خۆیان بڵێن لە یاسای سزادانی عراقیدا سوکایەتی و هێرشی ناوزراندن بە تیرۆری کەسایەتی دادەنرێت هەر بۆیە یاساکە توندە بەڵام بەهۆی فراوانی دیاردەکە هێشتا دادگاکان وەکو پێویست نەیانتوانیوە کۆنتڕۆڵیان بنبڕی بکەن هەفتەی پێشوو شانۆیەک لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی هەرایەکی گەورەی لێ دروست بوو کە بکەرانی هەڵمەتەکە دیسان لایەنگرانی پارتە ئیسلامیەکان و بە دیاریکراوی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوون هەڵمەتەکە بە جۆرێک تند بوو تا گەیشتە ئاستی سوکایەتی و جنێ و بوختان بۆ دایک و خوشکی دەرهێنەرەکە ئیسلامیەکان بە تەواوی تەداخل دەکەن لە هەموو کایەکان سیاسەت و هونەر و دین و پەروەردە هەروەک چۆن پارساڵ ڕێگر بوون لە دەستکاریکردنی پرۆگرامی پەروەردەی ئیسلامی لە ناوەندەکانی خوێندن و بەهۆی گوشاری ئەوان وەزارەت پەشیمان بۆوە لە بڕیارەکەی بەڕای زۆربەی شارەزایانی سیاسی ئەم نەریتە نوێی ئیسلامیەکان لە ئایندەیەکی نزیکدا زیان و زەرەرێکی گەورە دەدات لە تەواوی ڕەوتی فکری و ڕۆشنبیری و تەنانەت سیاسی و ئیداریش جگەلەوەی ئەو بیرکردنەوانە سەرچاوی هاندانی ئەو گەنجانەیە کە تازە پێدەگەن و دێنە نێو ئەو ڕەوتانە و سۆشیال میدیاش جێ ئاماژەیە باسی ئەوەش بکەین کە لە ماوەی 12 مانگدا دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان 167 گەنجی بە تۆمەتی تووندڕەوی یاخود پەیوەندی بە گروپە تیرۆریستیە جیهادیەکان دەستگیر کردووە.